مەرگی خامنەئی و سبەی ڕۆژی کۆماری ئیسلامی. ئەو شەڕێکە لە بەرەبەیانی ڕۆژی شەمەوە بە هێرشی هەماهەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرخاک ئێران دەستی پێکرد، ڕۆژی دووشەمە 11 ڕەشەمە پێنایە قۆناغێکی نوێ و زۆر ئاڵۆزترەوە. ئیسرائیل ڕاگەیاند کە شەپۆلێکی نوێ هێرشی ئاسمانی بۆ سەرتاران دەستی پێکردووە و ئامانجی ڕاگەندراویشی بریتیە لە زاڵبوون بەسەر ئاسمانی ئێران و کردنەوەی ڕێگەی ئۆپراسیۆنە تا پایتەختی ئێران. هاوکات لە تاران دەستگای دەسەڵات لە کاردانەوە بۆ بۆشایەی کە بەهۆی مەرگی ڕێبەرەوە دروست بووە، پێکەنانی مەکانیزمێکی کاتی بۆ بەڕێوەبردنی کاروباری ڕێبەری ڕاگەیاند لە کاتێکدا هێرشی دوولایەنەی نێوان ئێران و ئیسرائیل بێوشان بەردەوام بووە و پانتایی لێکۆسەکان، کەنداوی فارس، ڕێڕەوەکانی وزە، گەشتە نێودەوڵەتیەکان و تەنانەت شەقامەکانی پاکستان و عێراقیشی گرتووەتەوە. مەرگی خامنەئی هەرچەندە زەبرێکی قورس و بێوێنە بۆ کۆماری ئیسلامی، بەڵام بەسەنیا بە واتای کۆسای هاتنی ئەم ڕژێمە نییە. کۆماری ئیسلامی لە ماوەی 47 ساڵ دەسەڵاتداریەتی خۆیدا نیشانی داوەکە پێکاتەی ئەمنی، ئایدۆلۆژی و ئابوووریەکانی لەسەرەوەی تاکە کەسیەوە کار دەکەن. بەڵام بێگومان ئەم ڕووداوە گورزێکی توند و کاریگەرە نەک تەنیا بۆ ئەم ڕژێمە، بەڵکو بۆ تەواوی ڕەوتی ئیسلامی سیاسی لە ناوچەکەدا. لە حەزبۆڵای لوبنانەوە تا گروپەکانی سەر بەو ڕژیمە لە عێراق و یەمەن، هەموو ئەم ڕەوتانە بە جۆرێک لە ڕێگەی تارانەوە تەیار دەکرێن و خامنەئی هێمای ئایدۆلۆژی و سیاسی هەموو ئەوانە بوو. بەڕووخانی ئەم هێمایە ئاستی قێرانەکە لە سنوورەکانی ئێران تێپەڕ دەبێت. لە بەرەودۆخی ئێستادا ڕێبەری جاهاتووی کۆماری ئیسلامی بەبێ ڕۆڵی یەکلاکەرەوەی سوپای پاسداران مەحاڵ دەبێت. بەڵام سوپا خۆی پێکاتێکی یەکدەست نییە. ئەم دامەزراوەیە لە دوو بەشی جیاواز و لە هەمان کادا لە یەک ئاڵاو پێک دێت. ئەو نیزامیانێکە لە مەیدانەکاندا شەڕ دەکەن و تۆڕێکی بەهێزی ئۆلگاریشی دارایی کە بەشێکی زۆری ئابووری ئێرانیان لەژێر کۆنترۆلدایە. ئەو گورزە قورسانەیە کە لەم شەڕەدا بەر سوپا کەوتووە، هاوسەنگی نێوان ئەم دوو بەشەی تێکداوە. باڵی سەربازی کە خەریکی مەیدانە و هیلاک و لاواز بووە، پۆتانسیێلی ڕێبەری سیاسی لەدەستداوە و ئەم بۆشایە لە بەرژەوەندی باڵە ئابوووریەکە تەواو دەبێت. بەڵام ئەگەر لە ساتەوەختی هەستیاری ڕاگواستنی دەسەڵاتدا ئەم درزە قوڵتر ببێتەوە، سەناریۆیەکی کە لە ڕەواڵەتدا دەبوو گەرەنتی سەقامگیری بێت، دەکرێت ببێتە دەستپێکی شەڕێکی ناخۆیی لەسەر دەسەڵات. دەسەڵاتی سەربازی لە دۆخی شەڕی دەرەکی و قێرانی ناخۆییدا ناتوانێت سەقامگیری ناخۆی ڕژێمەکە دابین بکات. خامنەئی لە ماوەی سێدەیەی وەلایەتیدا توانیوی ڕۆڵێکی زیاتر لە ڕێبەرێکی ئایدۆلۆژی بگیڕێت. ئەو ببووە خاڵی بە یەکگەیشتنی ڕەوتە دژبەیەکەکان و ئەو لایەنانێکە بەرژەوەندیان لە پاراستنی ڕژیمدا هەبوو. ناوبراو هەم ناوبژیوان بوو لە نێوان دامەزراوە هاوتەریپەکان، هەم ناوبژیوانی ناکۆکیە باڵباڵێنیەکان و هەم زامنی ئارامیەکی ڕێژەیی بوو لە نێوان ئەو تۆڕە مافیایانەی کە لە سەردەمی ڕێبەرایەتی خۆیدا دروستی کردبوون. ئەم ڕۆڵەی کە دەیتوانی هاوکێشەکان ڕابگرێت بە مەرگی ئەو لە ناوچووە. واقعیت ئەوەیە کە ئەم بۆشایە لە بارودۆخێکدا دروست بووەکە شەڕ هێشتا بەردەوامە. کوژرانی دوو پلە لە ڕێبەرانی ڕژیم لە جەرگەی ململانێکی سەربازی ڕاستەخۆدا سەقامگیری ناوخۆیی ڕژێمەکەی تێکداوە. ڕژێمێک کە پێشتر لە قەیراندا بوو، ئێستا بەبێ فەرماندەگشتیەکەی لە ناوەڕاستی شەڕدا گرفتار بووە. پێویستە فشاری ئابووری لە ڕادەبەدەریش بە هەموو ئەمانەوە زیاد بکرێت. گەماڕەی چەند ساڵە خراپی بەڕێوەبردنی پێکاتەوی و ئێستاش تێچووی زۆر و زەوەندی شەڕ ئابووری ئێرانی خستووەتە دۆخێکەوە کە ئیتر گەڕانەوەی بۆ دۆخی پێش و مەحاڵە. خەڵک لەژێر باری هەڵاوسان، بێکاری و کەمی سوتەمەنی ئاو، کارەبا و خزمەتگوزاریە پزیشکیەکاندا پشتیان چەماوەتەوە. ئەم ڕژێمە تەنانەت ئەگەر لە قەیرانی سەربازیش ڕزگاری بێت، ئیتر ناتوانێت بە شێوەکانی پێشوو حکومڕانی بکات. خەڵکی ئێران لەم ڕژێمە بێزارن و ئەم بێزاریە ڕەگوڕیشەی داکوساوە و بووەتە هۆی تووڕەیەکی پنگ خواردوو. بەڵام مۆزای نێوان بێزاری تا ڕووخاندن تەنیا بە ڕێکخراوبوون و ئامادەی پڕ دەبێتەوە و لەم بوارەدا کۆمەڵگای ئێران هێشتا لەگەڵ کەلێن و بۆشایی جدی بەرەوڕووە. بزوستنەوە ناڕزایەتیەکان پەرتەوازە بوون. ڕێبەرێکی کە لەلایەن جەماوەرەوە قبول کراو بێت بوونی نییە. و هێزەکانی گۆڕانکاری هێشتا نەیانتوانیوە توانایی گرتنەدەستی دەسەڵات لە خۆیاندا پێک بهێنن.
ئەگەر کۆماری ئیسلامی وەک سیستەمێکی سیاسی بتوانێت لەم قەیرانە ڕزگاری بێت، بابەتی ڕاگواستنی دەسەڵات دەبێتە ململانێت سەرەکی هەفتە و مانگەکانی داهاتوو لە ناوخۆی ڕژیمدا. لە یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیدا ئەنجومەنی شارەزایان ئەرکی هەڵبژاردنی ڕێبەری نوێ لە ئەستۆیە. بەڵام ئەم پێکاتەیە یاساییە لە کەشێکدا کە هێزی ڕاستەقینەی بڕیارەکان لە ڕێگەی سەرنێزە و پارەوە دیاری دەکرێن، تەنها وەک ڕووکەشێکی نمایشی دەبێت. ئەوەی لە پشتی پەردەوە ڕوودەدات مامەڵە و گفتوگۆیە لە نێوان باڵە سەربازی و ئابوووریەکانی سپا، مەلا کۆنە پارێزەکان و تەکنۆکراتە نزیکەکان لە حکوومەت. ئەلبەتە ئەوانیش هەر کامەیان کۆمەڵێک شرۆڤە و لێکدانەوەیان هەیە بۆ مانەوەی خۆیان. لەناو هەموو ئەم گۆڕانکاریانەدا بابەتی سەرەکی ئەوەیەکە لە گۆشەنیگای بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی ستەملێکراوەوە دەخرێتە ڕوو، هەرچیەک لەسەرەوە ڕوو بدات دەرفەت و مەترسی نوێ دەخولقێنێت. قۆناغی گواستنەوە هەمیشە هاوکات هەم پەنجەرەیەکە بۆ گۆڕانکاری و هەم مەیدانێکە بۆ دووبارە بەرهەمهێنانەوەی پاوانخوازی، بەڵام بە بەرگێکی نوێوە. ئەگەر ئەم بۆشایی دەسەڵاتە لەلایەن هێزە پێشکەوتنخوازەکانی کۆمەلگاوە پڕ نەکرێتەوە، هێزە ستەمکار و سەرەڕوەکان بە ناو نیشانێکی ترەوە پڕی دەکەنەوە. بە مەرگی خامنەئی یەکێک لە کۆڵەکەکانی کۆماری ئیسلامی ڕووخاوە، بەڵام کۆڵەکەکانی تر هێشتا ماون. ئەوەی دیاری دەکات کە پاش ڕۆژی ئێران چۆن دەبێت تەنیا لاوازی ڕژیم نییە، بەڵکو هێز و ئامادەیە و کەسانەیەکە دەیانەوێت داهاتوویەکی جیاواز دروست بکەن. هەوڵدان بۆ بەدەستهێنانی ئەم ئامادەیە پرسی سەرەکی ئەو ساتەوەختەیە کە تیادا دەژی.